وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مرۆڤ لەناخەوە حەز و پێویستی بە پێشەوا و پێشەنگە. پێشەوای ئێمە محەممەد صلی الله عليه وسلم. هەموو بەیانیان دوای نوێژی بەیانی ئێمە ئەم پەیمانە نوێ دەکەینەوە. دروشمی هەموو ڕۆژێکی ئێمەی موسڵمان لە بەری بەیانیدا بریتیە لە رضينا بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. رضينا بالله ربا لسرتای هەموو ڕۆژێکەوە ئێمە پەیمان نوێ دەکەینەوە. رازین الله سبحانه وتعالى پەروەردگارمان بێ، هانابردنمان، هاوارکردنمان، داوای ڕزقمان، داوای شیفامان، داوای خۆشبەختیمان، داوای کرانەوەی بەختمان، داوای ئەنجامدانی هاوسەرگیریەکی گونجاو و حەڵاڵ هەر لە پەروەردگارمان دەکەین. بڕوامان وایە هاوارکردن بۆ غەیری خوا بە هەموو شێوەیە قەدەغە کراوە. لە ئەرز و ئاسماندا کەمتر لە مسقالە زەڕە بەبێ دەسەڵاتی ئەڵڵا و ئیزنی ئەڵڵا هیچ شتێک ڕوونادا. ئەوەی پەروەردگار مەیلی لێبێ هەر ئەوە دەبێت. تۆ هەموو ڕۆژە بەم گەشببینیەوە بڕیاری خۆت لەگەڵ ئەڵڵا سبحانه وتعالى نوێ دەکەیتەوە. وبالئیسلام دینە، رازین ئیسلام ئاینمان بێ. ئاین واتە بەرنامەی ژیانمان بێ. ئیسلام هەر ئەوە نییە تۆ نوێژەکانت بکەی، ڕۆژوەکانت بگری، حەجەکەت بکەی، زەکاتەکەت بدەی، هەندێک خێر و خێرات بکەی. ئیسلام واتە بڕواد وابێ، ڕازی بی بەوەی کەوا ئیسلام مەنهەجی ژیان بێ. ئەمە زۆر خەتەرە. خەڵکێک هەیە بەیانیان ئەم زیکرە دەخوێنێ، هەموو ڕۆژە بەیانیان دەڵێ وەبیل ئیسلامی دینە، رازیم ئیسلام ئاین و مەنهەج و بەرنامەی ژیانم بێ. بڕواتان هەبێ خوا نەخواسە ڕاپرسیەک بکرێ بڵێن ئەرە بە شەریعەتی ئیسلام رازیان یاسای غەیری خوا دەوێ، لەوە دەچێ ئەو یاسایەکی غەیری ئیسلامی بوێ. زۆر خەتەرە. ئیسلام بەڕێزان بەرنامەیەکە، ئاینێکە، وەکو فێری عیبادەتەکانمان دەکا، پەیوەندیمان لەگەڵ خوای پەروەردگاری خۆمان بەهێز دەکا، قیامەتمان ئاوەدان دەکا، ئەم سەرزەوێشمان بۆ بەڕێوە دەبا. هەندێک لە موسڵمان هێشتا لەمە ناحاڵیە. جامە قسەی ئێمەی مەلا نییە بڵێن وەڵای بۆ جاران وایان نەدەگوت. گوێ لە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس بگرن لە کتێبەکەی خۆیدا بەهار و گوڵزار. مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس لە کتێبەکەیدا لە بەهار و گوڵزارە دەفەرمێ بەڵام فەرمانی خودا و پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام فەرمانی خودا و پێغەمبەر بێفەرمانڕەوا چۆن دەچێتە سەر؟ قورئان چی بکا لە تاقی مزگەوت کابرا نایبینێ مەگەر بە هەڵکەوت؟ سوڵتەی تەشریعە قورئانی کەریم، تەنفیزی ئەوێ بە خودای عەظیم. دین بەبێ دەوڵەت ناگا بە ئەنجام، کەس بەبێ توانە ناگا بە مەرام. هەڵەیە جیایی دەوڵەت لەگەڵ دین، دەوڵەت بەشێکە لە معنای ئاین. مامۆستا 70-80 ساڵ لەمەوبەر ئەم حەقیقەتانەی داوە بەگوێی موسڵماناندا. ئەو قورئانە هەر ئەوە نییە لە تاقی مزگەوتا داینەی، ئەبێت لەسەر مێزی دادگادا دادوەر حکمی خەڵکی پێ بکا و خەڵکی پێ خۆشبەخت بکا. ئەبێت سەرۆکی وڵات، پەرلەمان، ئەنجومەنی وەزیران لەژێر سایە و ڕێنماییەکانی ئەو قورئانەدا، ئەو ئیسلامەدا دادپەروەری لە ناو خەڵکا بڵاوکەنەوە، خۆشبەختی لە ناو خەڵکا بڵاوکەنەوە، بەختەوەری بڵاوکەنەوە. بەخوا هیچ یاسایەک نییە، پەیڕە و پرۆگرامێک نییە لە هەموو جیهاندا، لە کۆن و لە ئێستا و لە داهاتوودا خۆشبەختی مرۆڤی پێوە بێ جگە لە قورئان، جگە لە ئیسلام. وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. رازین کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوا و ڕابەرمان بێ. مژدەت لێبێ پاداشتی خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە دراوسەی پێغەمبەر دەبی لە بەهەشتا.
ئەم کردارانە جێبەجێ بکە. یادی خۆم و جەنابتانی دەخەمەوە لە زنجیرە باسی یادخستنەوەدا بەم کارانە ئەبی بە دراوسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم نزیک دەبیتەوە. یەک، هەمیشە لە دڵەوە خۆزگە بخوازە کە لە بەهەشتا دراوسەی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم. نیەتی ناو دڵ خۆزگە خواستن کاری بەدووادا دێ. هەموو کارێک باشیان خراپ سەرەتاکەی نیەتی ناو دڵە، بیر لێکردنەوەی زۆرە ئەیکا بە کردار. دوو، بێباوکێک منداڵێکی نازداری باوک مردوو باوک لە دەستدراو لە خۆ بگرە. کەفالە دواتە لە خۆگرتن. أنا وكافل اليتيم في الجنة هكذا وأشار بأصبعيه السبابة والوسطى. دوو پەنجەی پیرۆزی ئاوا لێکردن و فەرمووی من و ئەو کەسەی منداڵێکی یەتیم بێ باوک نازدار لە خۆی دەگرێ لە بەهەشتا ئاواین. من بەس پێغەمبەرایەتیم لە پێش ئەوەیە، نزیکمە دراوسێمە لە خۆگرتنی منداڵی بێ باوک بە پارە هاوکاری بکەی. ڕێنمایی و ئامۆژگاری جوان. ئێستا و ڕێکخراوانەی کەوا سوپاس بۆ خوا هاوکاری منداڵانی بێ باوک و نازدار دەکەن بەڕاستی زۆر جێگەی خۆیەتی لەگەڵ پێشکەشکردنی یارمەتیەکەشە مانگی جارێک بێ، دوو مانگ جارێک بێ، مانگی دوو جار بێ، بەپێی ئیمکانیەتی مادی و خێرەومەندان دانیشێنن هەم دایکە بە ڕێزەکان هەم منداڵە چاوگەشەکان ڕێنماییان بدەنێ. بە ئەندازەی پارەکە زۆر گرنگترە ڕێنمایی و قسەی خێر و ئامۆژگاری جوان بە سەردان و دڵدانەوە. کاکە جاری وا هەیە تۆ منداڵەکانی خوشکەزات بێ باوکن، برازاکانت بێ باوکن، ئامۆزاکەت بێ باوکە، خەڵکی گەڕەک و گوندەکەتە، تۆ ڕیسپی ڕدێنسپی ئەو قەومەی دڵیان پێت دەکرێتەوە بە سایە و سێبەرت دەزانن. شەرنی هەر بە پارە بێ، پارەت نییە، بەڵام خۆ دەتوانی بچی لەلایەن دانیشی دڵنەوەیان بکەی، سەردانیان بکەی، لەلایەن بینبی خەڵکێک وا حاڵی بۆڵە سێبەری ماڵی هەتیویش حرامە. حرامە کاتێ هیچ سوودی پێ نەگەیەنی. تۆ چایەکت خوارد دەتوانی بای دوو چا سوودیان پێ بگەیەنی. ئەتوانی بە قسە خۆشەکە نابێ هەیی چیژ نەخۆی، چونکە کەوە برینیان دەکولێنیتەوە. بیخۆ یان لەگە خۆ تا شتێک بەرە، یان لە ڕۆژێکی ترا قەرەبوویان بۆ بکەوە مریشکێک کیلۆیە گۆشتی حیوان پێداویستێشکەی ژیان جلو بەرجێک بۆ منداڵەکان باعیس 10 جار چا خواردنەوەت قەرەبوو بۆکردنەوە خوای گەورە زۆری پێخۆشە. پارەیان هەبوو با زەکات نەیخوا هەردانرێ هەموو ساڵی ئەم دایکە دەبێت زەکاتی لێبدا، هەیە 2 دەفتەر دۆلاری هەیە، 5 دەفتەر دۆلاری هەیە. بە هەموو ساڵێ نابێ ماڵی هەتی وەڵی زەکاتی لێ نادام، هەموو ساڵێ بێت زەکاتی لێ بدەی. کەفالەتی یەتیم لە خۆگرتنی منداڵی هەتی و بێباوک ئەوەیە پیاوێکی وەکو جەنابتان دەستڕۆیشت و دەوڵەمەند سەرمایەدار بە دایکەکە بڵێ بێنە پارەکەم دەیە کەسابەتیان بۆ پێوە دەکەم لە ئیشێکە کە مەترسی لەسەر نییە تێداچێ و مامەڵەیەکی باش و قازانج بەخشە بە ئیزنی خوای گەورە، ئەوە تۆ ماڵەکەش بەشی زەکاتیشی لێ دەدەن و ماڵەکە سەرمایەکەش دەمێنێتەوە نافۆتێ بە زەکات ناخورێ، هەروەها زیادیش دەکاو مانگانە پێویستیان بە هاوکاری نیە. ئەم سەرمایەدارەی کە ئەم پارەیان بۆ دەخاتە کار و کەسابەتەوە ئەوە گەورەترین هاوکاریە. ئەوە جۆرێکە لە کەفالەت کە تۆ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نزیک دەبی و دەبی بە دراوسەی پێغەمبەری خوا. لە پشووی هاویندا فێری پیشان بکە. کابرایەکی خێرخواست ئەڵێ هەموو هاوینێک کە منداڵان پشووی هاوینیان بوو 3 مانگ 4 مانگ پشوویانە بە فیتەرێکی چاکردنەوەی ئۆتۆمبیل کە مسلمان ڕەوشبەرز و بە ئەخلاق بوو، ئەوی کاکە 2-3 منداڵی بێباوەکی گەڕەکەکەتان ناسیاوەکان خزمەکان بێنە فێری ئیشیان پێ بکە، شاگردیان پێ بکە، با لە کۆڵان نەسوڕێنەوە، با بە دیار ئەنتەرنێتەوە نەبن، با دایکیان ئەزێن نەدەن، با لە کۆڵانە خەریکی کاری خراپ نەبن، با بەبێ کاری نەسوڕێنەوە. چونکە منداڵ زۆر خەتەرە کە لە مەکتەب ترازا فێری خێرێکی نەکەی لەو چەند مانگەدا لە خوێندنیش سار دەبێتەوە تووشی ڕەفیقی خراپیش دەبێت. بەڵام گەل لای فیتەرێک ئۆتۆمبیل چاکەرەوەیەکی ئاوا هەم دیندار و خواناز بێ بیان با بۆ نوێژی جەماعەتەکان بۆ مزگەوت، هەم ڕەوش بەرز و بە ئەخلاق و زمان پاک بێ و فێری شەڕە جوێن و دەم بە دمەشیان نەکا. ئالەو کاتە داوتی وەرە تۆ ئەو منداڵانە بێنە، من دەزانم تۆ پێویستیت بەوانە نییە، بەڵام بە خۆڕایش نایەن من مانگانە پارەت دەدەمێ، بۆ منە مناڵێک 400,000 350,000 دەدەمێ، تۆ خۆت بیان دەیە کە سەری مانگ بوو بڵێ ئەمە کرەی کارەکەتانە، مەڵێ فڵان کەسی خێرخواست خێری پێکردوون، مەڵێ هی خۆم نییە، بڵێ ئەمە کارتان کردووە ئەوەتانە ڕەنجتان هەڵگر، کوڕی خۆم لە ئێستاوە فێری کارکردن بن و پاشان کە
فێری دڵیان بە پارەکە خۆش دەبێت نرخی پارە دەزانن چکە ڕەنجیان پێوەداوە و فێری پیشەکەش دەبن لە داهاتوودا دەستڕەنگین دەبن فێری پیشەیەک دەبن ئەینە زۆر کەس ئێوە دەزانە کەفالەتی یەتیمەوەی 2 ملیۆن دینار بداتە دایکی منداڵەکان ئەوانیش بە ڕۆژێ لە دەستی دەرێنێکی ئایفۆنێکی پێ بکڕن و یەکێک کۆمپیوتەرێکی پێ بکڕێ و لە زیاتی چاکە تووشی بەڵاب بن پەنا بەخوا سێیەم زۆر سڵاوت لەوە پێغەمبەری خوا بنێرە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إن أولى الناس بي يوم القيامة أكثرهم علي صلاة لە صحیحی تەرغیبە فەرموودەکە هاتووە نزیکترین کەس لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەیە کەوا زۆر درودم بۆ دەنێرە زۆر سڵاواتم بۆ دەنێرە اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد کاکە بەڕێگادا دەڕۆی لە نۆرینگەیەکی پزیشکی سەرت گرتووە 10 دقەیتر 20 دقەیتر سعاتێکی تر بەرت دەکەوێت سەیری ئەم لاولا مەکە خەریکی سڵاوات لێدان بە لە فەرمانگەیەکی حکومیە سەرت گرتووە تا کارەکەت جێبەجێ دەبێ خەریکی ئەوە بە سڵاوات لە پێغەمبەری خوا لێ بدە صلی الله عليه وسلم تۆ بەم سڵاوات لێدانێت بە ئەندازەی زۆری سڵاواتەکانت بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێغەمبەری خوا نزیک دەبی لە قیامەتە چوارەم خاڵ چوارەم کار خزمەتکردنی دوو خوشک یان دوو کچ کە ئەمانەتن لە لای تۆ هەتا دەچنە ماڵ و مێردی خۆیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من كان له أختان أو ابنتان فأحسن إليهما ما صحبتاه كنت أنا وهو في الجنة كهاتين وقرن بين أصبعه دەفەرمێ هەر کەسێک دوو خوشکی هەبن کەسی وایە باوکیان نەماوە تۆ برا گەورەی لە ماڵەوە دوو خوشکت هەیە لە شوێنی باوکی بۆیان هەر کەسێک خوای پەروەردگار دوو کچی پێ بەخشێ فأحسن إليهما بەڕێزان یعنی خزمەتیان بکە لە ڕووی مادەوە بە ئەندازەی توانە بە پێی پێویستیان خزمەتیان بکە درێخیان لێ نەکە و ڕەزیلیان لەگەڵانەکە ئەوە یەکەم خزمەتکردن بە پارە دووەم ڕێزیان لێ بگرێ نەک هەر پارەیان بداتێ بە حرمەتەوە پارەکەیان بداتێ زۆر ڕێزیان لێ بگرێ دادەکەم خوشکە جوانەکەم دەستیان بەسەرا بێنێ ماچیان کە نازیان پێ ببەخشێ سێم پەروەردەکردنیان نەسیحەت و ئامۆژگاری جواریان بکە فێری باڵاپۆشیان بکە فێری نوێشکردنیان بکە فێری ئاداب و دەستوری ئیسلامەتیان بکە هەر کەسێ بۆ دوو خوشکەکەی یان بۆ دوو کچەکەی ئەمەی کرد ما صاحبتاه تا دەچنە ماڵ و مێردی خۆیان و بەختی خۆیان كنت أنا وهو في الجنة كهاتين پیغمبر صلى الله عليه وسلم بپنجەکانی فەرمووی من و ئەو کەسە لە بەهەشتا ئاواین ئەو کەسەی دوو خوشکت هەیە و تۆ لە شوێنی باوکیانی ئەو کەسەی دوو کچت هەیە والله کچەکان بەرەکەتن خزمەتیان بکە ڕێزیان لێ بگرە پەروەردەی ئیسلامیان بکە بە تایبەت ئەوانەی کە هەر کچیان هەیە خوا با قەت حەز نەکەن کە پێیان دڵگرانی یان جیاوازیان لە نێواندا دەکەی خەڵکێک هەیە خزمەتی کچەکانیشی دەکا بەڵام لەو ماڵەیدا دایمە هەمویان لە مێشکیاندایە کە خەلەلێکی گەورە هەیە کە کوڕیان نییە مافی خۆتە خوای گەورە لە حەد و ڕەگەزەکە ببەخشێ و ئەولادی ساڵح بن بەڵام قەت وا مەکە کچەکانت هەست بکەن کە ئەوان کەمترن لە کوڕ یان ئەم ماڵەوەکو مناڵی تێدا نەبێت چوار پێنج کچیان هەیە کە کوڕیان نییە هەموو کچەکان دەترسن کە منداڵی لەدایک دەبێ لە کتێبی عندما يشرق الصباح دكتور حسان شمسي باشا لبرقي لطبعية كم شابي 2017 دار القلم دمشق شابي كردوا للابري حفتادا كرديكي والجراني ما وصيها من محمد علي بناوي قزنجي بيان شابي كم 2020 كتاب خاني نارين شابي كردوا لابري بنجا باسي ما مستایشی ئافرەت دەکا هەز زۆر جوان بوو زۆریش بە ڕەوش بوو ڕەوش بەرز و جوان ئاخر ئافرەتی وا هەیە زۆر ڕەوش بەرزە بەڵام سیمای جوانیە کەمتر شووی بۆ دەکرێت هەیە زۆر جوانە بەڵام لە ڕووی ڕەفتارەوە قسە ڕق و عەبوس و ئەوانەیە خەڵک خوازبێنی ناکە ئەم ئافرەتە هەم جوان بوو لە ڕوخسارە هەم بە ڕەوش بوو لە کار و ڕەفتارە بۆیە تەمەنیشی چوو بۆ پێشەوە شووی نەکرد بوو مامۆستایانی هاوڕێ قوتابخانەی لی دەپرسن وتیان چۆن بوو شود نەکرد من دڵنیاییەوە دەیان خوازبێنی کارت بۆ هاتووە وتی بەڵێ ڕاستە بەڵام با بەسەر هاتێکتان بۆ بژێڕمەوە پیاوێک هەبوو 5 کچی هەبوو بە خێزانی گوت ئەم جارە کچی شەشەمت ببێ من هیچی تر کچم ناوێ من زاوا چی لێ بکەم کوڕێکم لە تۆ دەوێ ئەم جارە کچت ببێ بە زاتی خوا کچەکە فڕێدەم سبحان الله قەدەری خوای گەورە خۆ بەدەست کەس نییە مە بێبیر باوەڕیە مە ئیمان لاوازی زەعیفیە کە لەدایک بوو دەفەرمە کچ بوو
بۆی جێڕانەوەتی شەشەم منداڵیش کچ بوو. کابرا پێش نوێژی بەیانی بردی لە مزگەوت داینا، خۆی پەنادا خەڵک هاتنە دەرەوە قەدەری خوا منداڵی فڕێدرا و کەس نییە هەڵی نەگرێتەوە. ئەو زەمانش پۆلیس و ئاسایش وەکو ئێستا نەبوو دام و دەستگاکانی حکوومەتی لە ئاگادارکەن. کابرا لە پەنایەکەوە لە سووسێکەوە خۆی گرپول لە تاریکەکەدا هەر منداڵێک داهات مامۆستای مزگە و خەڵچینە والله کابرا دیکە والله مناڵی خۆم پێ بەخێو ناکرێت. سبحان الله کەس ڕەحمی نەچوە سەری. کابرا ناچار منداڵەکەی هەڵگرت وڵا بردی ئەو بە ماڵەوەکتی بەخوا کەس نەوی زافرت هەر من لە کەس بێزار نیم. دیارە زانیویان ئەم منداڵە کچە هەر مشتریەکی نەبوو بەس یەکیان پێدا نهاتەوە. ژنەکە زۆر خۆشحاڵ بوو ئۆخەی منداڵەکەی بۆ گەڕایەوە بۆ باوەشی. جارێککە حامیلە بوو بە ئومێدی کوڕ پیاوەکە سوێندی لە خوار ئەم جارە کەس بێ فڕێ دەدەم هەر کەسیش هەڵی نەگرێتەوە فڕێ دەم. ئەو جارە دڵە کوڕیان بوو. بەڵام ئەو ڕۆژەی کە کوڕیان بوو لە کاتی حوتما کچی یەکەمیان مرد، کچە گەورەکەی مرد. جارێککە حامیلە بۆ کوڕی دووەم لەدایک بوو کچێکی تری مرد. 5 کوڕ لەسەر یەک بوون هەر 5 کچەکەی پێشووی مردن بەس ئەو کچە مایەوە کە شەشەم کەس بوو لە مزگەوت داینا و کەس دڵی نەچوە سەری و نایان بردەوە هێنایەوە ماڵەوە. وتی ئەزان ئەو کچە چیە بوو کە ئێستا خزمەتیەکە؟ وتیان نەوەڵاوتی ئەو کچە من بوو. ئێستا ئەو من باوکم لەبەر باوکم شوم بۆ نەکرا. هەر 5 براکەم کە لەدایک بوون 5 کچەکەی ترمان مردن. سبحان الله هەر کوڕێک لەدایک دەبوو کچێک دەمرد. هەموو کوڕەکان ژنیان هێناوە هەر یەکەی لە وڵاتێکن لە شارێکن بەخوا بە دوومانگەکە بە تەلەفۆنێک لە جێژنێکا سەردانی باوکم بکەن مەڵڵاهی منیش دڵم نەهات. باوکم چۆتە تەمەنەوە تەواو پیر بووە بێت تەحەموول بووە وەسواسە هەموو شتێکی پێ ناخورێ ترسام شوو بکەم و کابراژ وەکو پێویست نەبێ و من باوکم چی لێ بکەم بچم بەڕەڵایکەم والله لەبەر خاتری باوکم شوم نەکرد. بەڵام باوکم بەردەوام ئێستا بە سەرما دەگری دەستم لە ملەکە ماچم دەکا لە کچم ببوورە. کاتی خۆی دەجارمان بۆ جێڕاویتەوە کە دایکت بۆی جێڕاویتەوە بە ڕەحمەت بێ دایکی نەمابوو کە بۆی دەجێڕایتەوە باوکت تۆی بردبووە مزگەوت کەسێ هەڵت گرێتەوە بدبا بەڵام کەس نەیویستی. کچی خۆم تۆ فریام کەوتی ئەو کوڕانەی کە چەندە دڵم پێیان خۆش بوو سوپاس بۆ خوا کە هەن بەڵام بەس بۆ خۆیان هەن سوودێکیان بە من نەگەیاند. بۆیە حەیفە فەرقی کچەکەت بکەی لەگەڵ کوڕەکەتە. توخوا حەیف نییە کچەکەت لە میرات بێ بەشکەی. توخوا حەیف نییە لە بەشوداندا بە دەفتەر دۆلار بۆ کوڕەکەتی سرف دەکەی کەچی پێت حەیفە پاقلاوەیەک بۆ کچەکەت بکڕی ئەڵقەیەکی بۆ بکڕی بازنێکی بۆ بکڕی ملیوانکەیە بکەیە ملیەوە کە دڵی پێخۆش دەبێ لە لای ماڵی زاواکەی لە ماڵی خەزورانی. توخوا حەیف نییە هەموو کەلوپەلێکی ناوماڵ بۆ کوڕەکەت دابین دەکەی کەچی بۆ کچەکەت فەرشێکی بۆ بکڕی کەلوپەلێکی بۆ بکڕی کەوانتەرێکی بۆ بکڕی غەسالەیەکی بۆ بکڕی کە حەق وایە هەمووی بۆ بکڕی. فەرقی ئەو کوڕەکەت چییە؟ بەخوا کە لێت قەوما کچەکەت بە ڕەحمترە و باشترە بۆت. مەڵێ بۆ زاوای دەکەم زاوا بیخوا جاخوا گەرخوا نەخواست بێتە لایەنێک تریشەوە ئەوی تریش بووکەکەی دەتخوا جا زاوا بیخوا و بووک بیخوا هەردەی خواخوا هەموو شێر خێرە. زاواکەت ئەولادتە بووکەکە شەر ئەولادتە ئەوەیان کستە ئەویشان دەبێتە کوڕت. وەیە وەسێتتان بۆ دەکەم یادی خۆم و ئەوەی دەخۆمەوە ئاگاد لە خوشکەکانت بێ بە دڵخوازی خۆیان بە شویاندا زوڵمیان لێ مەکە. ئەگە دڵی چوە سەر فەقیرێک مەڵێ فەقیرە لەوە هاوشانی من نییە ڕۆژە تۆ فەقیر بێ و ئەو دەوڵەمەند بێ. کاکی بەڕێزم ڕێزی خوشکەکەت بگرە کە باوکت نەماوە. ئێستا بەداخەوە زروف و زمانێک تێکەوتوین کچان زۆر بوون لە ماڵەکاندا بەخوا هەیە زانکۆشی تەواو کردو پەیمانگای تەواو کردو شووی بۆ نەکراوە کوڕەکان ئەم زیێڕە ئاوا گران بووە ئەم پارەژ ئاوا دەست ناکەوێ هەندێک تاغوت و ماغوت و گەندەڵ و دز نەبێکا کە پارە لای چێماوە خەڵکێک هەرەوەی ڕۆژانە دەژی. ئیتر ئەم زێڕەش بەو گرانیە مەگە ماڵێکی زۆر دیندار و مستەقف بێ کچەکە باڵخەیە شوو بکە ئەینا بەخوا بازنەکانی پێ ناکرێ ملیوانکی پێ ناکرێ فڵانشتی پێ ناکرێ ناوماڵی پێدابین ناکرێ. وەیە کە کچەکە مایەوە لەلای ئەم برایە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێنە بیری خۆت نەچی سوکاتی بە خوشکەکەت بکەی نەچی وا بکەی کە هەست بکە بارە لەلایەن باسیەوەکە وەڵڵا کە ئافرەت شووی بۆ ناکرێت کوڕە چێژنی دەوێت ئەم کچەوە زان لەگەڵ ئەوتە بڕوا ملی خەڵک بگرێ بڕوا شکۆت بشکێنێ بڕوا ڕەوشتی بکات دوو لە ڕووی ئەوان و هەموو موسڵمانان و خوشکان و دایکان بە حیا و حرمەتەوە لە ماڵەوە دانیشتون بە ئەو پەڕی ڕێز و حرمەتەوە ڕێزیان لێ بگرە ماچیان کە دەستی باوکایەتیان بەسەرا بێنە پاداشتەکەشن لە خوا بوێت تۆ لە ڕۆژی قیامەتە ئەبی بە دراوسێ و هاوڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهۆی ئەو خوشکانەتەوە بەهۆی ئەو کچە جوانانەتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.
وذكر فإن الذكرى تنفع المؤمنين